هەولێرێ باوەیەکی زیندی لەگەڵمە کاک جەنگیدەم باش نها پشتی ئەو زێدەبووناتیە بەحەزکردن بنزینە ژە بنزینخانەیان تێدان نرخên dawî çi ne bi çi qasiye lîtrê benzîna normal ya mexesen curên din بەڵێ سوپاس وەڵا بە نسبەت بنزینی نۆرمال ئەمە کە ڕاماگەیاندونێکەش ئەوەیە کە بنزینی نۆرمال لە بەنزیخانە حکومیەکان ڕۆژانە 20 تەنکەر تەوزیع دەکرێت کە تەنکەری 36,000 لتریە کە دەکا 720,000 لتر بەسەر شاری هەولێر و دەوروبەریدا دابەش دەکرێت. ئەو بنزینەی نۆرمالەی کە حکومی هەیە لتری بە 750 دیناریە ئەو بنزینە کوالیتێکی باشی هەیە لە کوالیتی فەحسی حکومی دەردەچی بە هەموو کوالیتیەکانیەوە کە دەردەچی و کێشەی نییە لە بۆ ئۆتۆمبیلەکان. چەند زیاد کراوە و بوو چەند بنزینخانە دەدرێتن لە هەولێر؟ 20 بنزینخانە دەدرێت ڕۆژانە 20 سیارەیە 20 بنزینخانە تەوزیع دەکرێت بە سەتا ئێستا ئەو کەمی هەیە ئەو کەمیە کەمە بەڕاستی ئێمە لێرەداوە لە بەڕێوەبەراتیەکانی سامانە سروشتیەکان دەکەین 20 سیارە لە بۆ شاری هەولێر و دەوروبەری کەمە ئەمە پێویستمان زستانە زیاتر لە 30 سیارەی هەیە ئەو ماوەی مانگەی پێشتر کە 15 ڕۆژان 24 سیارەیان داینێ زۆر باش بوو ئێستا 4 سیارەکە کەم بوویتەوە بیتە 20 سیارە بەزەمە داوامان لەوان وایە کە ئەو 20 سیارەی بکەنە 30 سیارە لەبەرەوەی کە 750 دیناری بەڕاستی ئەو خەڵکە ڕادەوەستی سعاتێک لە نۆرەی بنزینی زۆرە لێرەداوە لە سامانە سروشتیەکان دەکەم بەڕاستی ئەو چوارە بچی نەما بچی کەم کراوەتەوە پێشتر و داواکاریتان کردووە وەڵامەکە بووە تاواکو ئێستا؟ بەرێ ڕۆژانە بەڕێوەبەراتی نەوت و کانزاکان لە وەزارەتی سامانە سروشتیەکان لەسەر هێڵە لە بۆی کە ئەو کەمیە هەیە زیاتر بکرێت لۆی کە نۆرە لە بەنزیخانەکان نەمینێ ئەمە لەبەرەوەی کە ئێستا زستانە پێویستمان لە شاری هەولێر ئەو بنزینی حکومیە لۆی نۆرەی نەمینێ بە 30 سیارەیە کە دەکا 1,080,000 لتر لەگەر ئەو بنزینە تیجاریە کە هەیە تەوزیع دەکرێت ڕۆژانە بەسەر بنزیخانە تیجاریەکاندا بە 825 دیناری تەوزیع دەکرێت بەسەر ئەو بنزیخانانەی کە بنزینی تیجاری وەردەگرن لە کۆمپانیاکان بە 825 دیناری وەردەگرن بە 870 دیناریش دەبی بفرۆشنەوە ئەوە بنزینی تیجاریە بەڵام بنزینی حکومیەکە بە 730 دیناری بنزیخانەکان وەرەگرن بە 750 دەبی بفرۆشنەوە لەگەر ئەوەی کە چاودێریەکی هوردیش دەکرێت لەلایەن لیژنەکانی سوتەمەنیەوە. باشە کاک جەنگی باسی زیادبوونێکی بنزینت کرد لە هەمان کادا باسی کەمبوونێکیش کرد 4 پاڵ هەڵگر پێشتر 24 بوون ئێستا بوونەتە 20 بەڵام لە هەمان کادا باسی ئەوەش کردووە کە ئێستا بنزینێکی زیاتر بە وێزگەکانی حکومی دەدرێتن کەواتە ئێستا چەند زیاد 20 تانکەر پێی دەدرێت پێشتر چەند بوون بە 20 وەڵامی ئێوە دراوەتەوە کراوت بە 20 تانکەر دەدرێت ئێستا 20 تانکەر دەدرێت لە دەی مانگڕا هەتا یعنی لە 15 ڕۆژی کە پێشتر کە لە 5 مان کە تا 20 مان 24 تەنکەر دەدرا ئێستا و 4 تەنکەرە کەم کرایتەوە ئێمە داوامان وایە نەگەوت 4 تەنکەرە بەڕاستی بکەنە 30 تەنکەر لەوەی کێشەی نۆرە لە بنزیخانەکان نەمینێ ئەو بنزینی 750 دابەش بکرێ بەسەر هەموو ئەمە چ کاریگەری لەسەر زایدەن ببوورە کاک جەنگی ئەمە چ کاریگەری لەسەر زایدەن کەرم کە زایدەکەش بڵێ ببوورە فەرموو زایدەن لەگەر ئەو بنزیخانە تیجاریانە ملیۆنێک لتری بنزینی حکومی لەگەر ئەو بنزیخانە تیجاریەکان معنای کێشەی بنزین لە شاری هەولێر و دەوروبەری بە هیچ شێوەک نامینێ ئەو خەڵکانەی بنزینی حکومی تێدەکەن ئەو بنزینی حکومیە لە بۆ ئەو شوێنانەیە بەڕاستی زیاتر کە هەژار نشین و زیاتر ئیش و کارەکانیان یعنی ئیش و کارەکانی خۆیان ڕادەپەڕێن کاتی خۆی ئەو بنزینە لە بۆ زیاتر لە بۆ ئەو شوفێرانەدانرا لە بۆ پاسەکان لە بۆ تەکسیەکان لە بۆی هاتوچۆ گران نەبێت نرخ گران نەبێت گواستنەوەی گران نەبێت ئەو کەسانی کە بەڕاستی
ئەوەندەی کە ئێستا ئەو بڕێکی دیکە زیاد کراوە بوو بەنزینخانە حکوومیەکان چ کاریگەریەکی لەسەر نرخەکان لە بەنزینخانەکانی دیکە دروست کراوەی کە بە بازرگانی دەفروشن و ئەگەر چواری دیکە زیاد بکرێت لەسەر داواکاری ئێوە چی لە نرخەکان دەگۆڕدرێت؟ بەڵێ ئێوە ئاگادارن بە تقریبان یعنی دوومان پێشێستا ئەو بازگانێک کە لە هەولێر دەهاتە ناو شاری هەولێر بنزین نەدەهاتە ناو شاری هەولێر بەڵام ئێستا کە ئەو بازگانە کراوەنە و دێتن ئێمە هیوادارین سامانە سروشتیەکان یان ئیدارەی شاری هەولێر بە هیچ شێوەیەک بیر لەوەی نەکەنەوە کە ئەو بازگانە بگرن بەڕاستی لە بەرەوەی بنزینە بازگاکانی نێوان کاری هەرزانبوونی کاکجانگی باز زەڵالتر بین مەبەست بازگاکانی نێوان هەرێمی کوردستان و پارێزگەکانی عێراقا پێشتر ڕێگری هەبووە لەوێ. بەڵێ ئێمە بەڕاستی چەند جاران بە کتابی ڕسمی داواشمان کردووە بە هیچ شێوێکی ئەو بازگانە دانەخرێن دەبەوەی دەبێتە هەرزانی نرخی سوتەمەنی هەم نەفت گازوایل بنزین هەموو جۆرەکانی بەڵام لە بەو شێوەی کە دێ ینی بە ئەوەی کە بەڕاستی عنی لە تاقیگەی ئەو بنزینە ئەو گازە و نەفتە بستە تاقیگەی و دەربچێت ڕێگا پێ درێ بێتە ژۆرێ لە بەوەی لە بۆ خەڵکی هەرزان بی و هاتوچۆ هەرزان دەبی لە بۆ شوفێران لە بۆ هاتوچۆی لە بۆی کە بنزین زۆر دەبی ئێستا زیاتر ئیستفادەی لێ بەڵێ ئێستا بەبێ هیچ کێشە بەبێ هیچ ڕێگریەک بنزین لە خوار و ناڕاستی عێراقەوە دێتن هەتا ئەوڕۆ بنزین هیچ کێشەی نەبووە هەتا ئەوڕۆ لەوڕۆ لە دواوە نازانم کێشەی لۆ دروست دەبی یان ئەوە ئەمە ئێستا بنزین هەرزان بووە داوامانوەیە هەر بەکراوەی بمینێن لەوەی زیاتر هەرزان بی. باشە ئەوەندەی ئێوە ئاگادار بن لە پارێزگەکانی دیکەوە لە هەولێرە لە پارێزگەکانی دیکە چوونە ئەودا باشکردن و زیاد و کەمیە باسی زیاد بوونمان کرد لە هەولێر زیاتر بە بەنزینخانەکان ئێستا دەدرێ بەنزینخانە حکوومیەکان. بەڵێ ئەوە بنزین ئەمە دەزانینەوە لە حکوومەتی عێراقی لتری بە 500 دینار و بە 650 دینار هەندێکی بە 800 دینار تەوزیع دەکرێت ئەو بنزینە نۆرمالەکە بە 500 دیناری تقریبا هەندە شوێن 450 دینار تەوزیع دەکرێت بەسە شوفێران لە ئەوەی لە دەوروبەری مەش لە شاری سلێمانی ژەو بنزینە هەر تەوزیع دەکرێت لە دیانەی تەوزیع دەکرێت لە ئاخری تەوزیع دەکرێت لە زاخۆی تەوزیع دەکرێت لە دهۆک تەوزیع دەکرێت و 750 کەی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام ئەوەیە کە زیاتر ئەو بنزینە زیاتر بکرێت لەوەی یەک نرخ. بەێ پرسێکی دیکە هێشتا لەسەر بەشێکی جادەکان بنزینی ناو دەبەکان دەبینرێتن بە دەبە دەفروشرێتن ئێوە ئەوە چون دەبینن بە لە ڕووی جوورەوە دروستە خەڵک خۆی بدات ئەو بنزینە؟ بەڕاستی ئەو بنزینەی کە دەرێ لە سەجادەکان هەیە پێم وانییە بنزینبی لە بەرەوەی زیاترە ما هەز دەکەم نەفتبی بە جەلیکانمەگە بنزینیشبی ئەوە شتەکی ئەوە شتەکی باش نییە نە مەقسەدمەوە نیە لۆیە نەفتبی بە جەلیکان بفرۆشن خەرەکەیە بە جەلیکان نەفتی دەکڕی و لە بۆ سۆبە ئەوانە پێم وانیەوە بنزینبی لە سەجادەی دابدرێ بەڵام ئەگەر بە جەلیکان بنزین لە سەجادەکان دابدرێ شتەکی خراپە لە بەرەوەی کوالێتی ئەو بنزینەی دیار نییە نازانی لە چێ هاتیە چۆن تێدەکرێت زەرەری هەیە لە بۆ کاتی تێکردن ئاگر بگری کێشەی دروست بکە بەڕاستی ئەوە شتێکی یعنی ناشارستان نییە شتێکی باش نییە یاداوا لە شوفێرانش دەکەم ئەو بنزینەی لە بەنزیخانەکان تێدەکەن شێوەکی ینی دیفاع مەدەنی هەیە کە بەڕێک و پێچی دوورە لە سووتان و لە خراپی و لەو شتانە ئێستاش ینی لێرە بە ینی بە براشفێرەکان برێن بەڕاستی لە هاوینی ئەم ساڵەوە پاژەوەی کە زۆر ماندووبوونمان کرد لەگەر نەوت و کانزاکان ئەو بەنزیخانانەی هەبوو نەوت و کانزاکان بەڕاستی ماندووبوونەکی زۆری کرد شەوان سعات 12 شەوێش دەگەڕن لە بۆ بەنزیخانانەی کە بزانن کوالێتی خراپە ئەمە ئێستاکە لە شاری هەولێر و دەوروبەری بەڕاستی بە هەموو براش فێران دەرێم لە سەتا کە چر پێشتر بەنزینەگە خراپبی ئێستا 105 باشە
یعنی 95 بنزینی بەنزینخانەکان باش بووە و چاک بووە. ئێستا ئەو ماوەی بەخۆشتان دەبین کە خەڵکێک یعنی گلەی لەوە دەکە کە فیتپەمی دەستێ سیارەکەی تێک دەچینە بەرەو باشتر چووە، بەڵام ئەمە دەمانەوێت نرخی بنزین لە سەرتاسەری کوردستان ببتە یەک نرخ، ڕۆژانە 100 دینار گران نەبی و 100 دینار هەرزان بی. لێرە داوا پاشەوەی کە بەڕاستی داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەتیش دەکەم بەڕاستی بەخۆی تەداخولی و ئیشەی بکە بنزین لە هەموو کوردستان یەک نرخبی کە 750 دینار دابدرێ 700 دینار دادرێ بەرام لە هەموو کوردستان بە یەک نرخ بفرۆشرێ و ئەو نرخە سابت بکرێت لە جارێکیکە زیادی و کەمی تێدا نەکرێت کەسیش نەتوانی بنزینی کوالێتی خراپ بفرۆشی ئەو بنزینەی کە حکوومەتیش تەوزیعی بەس هەموو بنزینخانەکان تەوزیع بکە بە یەک نرخی لۆی خەڵکیش جارێککە تووشی کێشەی بنزین گرانبوون و هەرزانبوون نەبێت. زۆر سپاس کاک جەنگی مەنجید سەرۆکی ئەنجومەنە و بەنزینخانەیەن هەولێرێ ژە هەولێرە لەگەڵ ما بووی ماندوو نەبن.